شاگرد عیسا دشەو قوڕومەتاویدا دبینن. نێزیکی 8 ڕۆژان پشتیوان گوتنان وی پەتروس، یوحەنا و عاقوب بخۆرە برن و ئەو هەلکشیان سەرێ چیە داگۆ دعا بکێ و گاوا گۆوی دعا دکێر خویابوونا ڕوویێ وی هات گوهەرتن. جلێن وی سپی بوون و شەوق دان و ڤایە دوو زلام پێرە دپەیبن. ئەو موسا و ئەلیاس بوو. ئەو دناو ڕوومەتێدا خویابوو بوون و سەر مرنا وی یا گۆل ئۆرشەلیمێ بچوویا سەری دپەیبی. پەتروس و یێن پێرە کەتبوون خەوا گران. گاوا ئەو پەنج هشیار بوون وان ڕوومەتا وی و هەردوو زلامێن پێرە ڕاوەستایی دیتن و چاخی ئەو ژووی بەقەتیان پەتروس ژ عیسارە گوت یا هۆستا قەنجە گۆ ئەم لەبرن کا ئەم سێ هۆلکان چێکن، یەک ژ دەرە، یەک ژ موسارە و یەک ژ ئەلیاسرە. لێوی نزانی بوو بۆ ئەو چ دبێژێ. ئیجار هێ ئەو وسا دپەیڤی عەورێک هات و سەر وان کرد سەخت. چاخی ئەو کەتن ناو عەور ترسیان و دەنگێک ژ عەور هات و گوت ئەڤە قوڕێ من ئێ بژاردی گوهدارییا وی بکن. گاوا بۆ دەنگ سەکنی عیسا تەنێ ما و وان دەvê xwe girt û di wan rojan de jî tiştê ku dibûn ji kesekî re tiştek nedigotin. Pirtûka pîroz min jî silav û rêz xweş bû birayên xwe.